بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا. وفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم إني أعوذ بك من العجب بما أحسن ومن التكلف لما لا أحسن، واجعل عملنا خالصا لوجهك الكريم. اللهم يا معلم آدم علمنا. خۆشەویستان، خۆشحاڵم بە دیداری جەنابتان شاد بم. السلام عليكم ورحمة الله وبركاته. پەروەردگار یاسای تایبەتی خۆی هەیە. ئێمە لە بوونەوەرەکانی پەروەردگار تێناگەین، چ جای ئەوەی لە خودی پەروەردگار تێبگەین. خوای گەورە عەقڵی پێبەخشین لەبەرەوەی بێتە ڕێگایەک بۆ تێگەیشتن لە چەمکێکی کەم لەو چەمکە فراوانی کە لە گەردوونی پەروەردگارە خوای گەورە بۆی بەدیهێناوین. بۆیە تا ئێستاش زانایان نازانن، هەندێک نزیکە بنەوە لە حەقیقەت، بەڵام زۆر جار دووری شەکەونەوە بەبێەوەی بە خۆیان بزانن. ئەوە تا زانان باسی بیستنیان نەکرد، ئەنوت بینین و بیستن جوڵە چەند یاسایەکی خۆی هەیە. ئەنوت بۆ نمونە یاسای بینین ئەبێت چاو هەبێ، ئەبێت چاوەکە کراوە بێت، ئەبێ هێزی بینینی هەبێ، ئەبێ ڕووناکیەک هەبێ، ئەبێت تەنێک لەشێک هەبێ تا بیبینی. ئەکێک لەمانە نەبێ بینین نییە. کەچی ئەبینین بە پێچەوانی ئەوە هەمومان خەومان لێەکەوێ. لە خەودا چاومان داخراوە، گوڵۆ کوژاوەتەوە ڕووناکی نییە. چاومان داخراوە ڕووناکی نییە، کەسیش لەو ژوورەدا نییە ئەبینی شتی زۆر ئەبینین. بەڵکو ئەو هێزەی لە کاتی خەوندا هەیە، لە کاتی حەقیقەتدا تۆ نیتە. لە کاتی خەوندا ئەتوانی بگەیتە خزمەتی باوکە گەورەمان ئادەم، دایکە گەورەمان حەوا، پێغەمبەری خۆشەویست دەبینی عەلەیهی السەڵات وەسەلام. لە خەوندا زاڵمەکان، پێغەمبەرەکان، چاکان، پاکان، خراپان ئەوانەی لە پێشەوە مردوون، بەڵکو هێزی زیاتریش دەبێ ئەتوانی بفڕی لە کاتێکا تۆ لە کاتی واقعدا ناتوانی بفڕی. ئەتوانی بخۆی لە کاتێکا تۆ دەمت ناجوڵێ، ئەتوانی بجوڵەی باز بدەی لە کاتێکا قاچت هەروکو خۆی وایە و جوڵەی تیا نییە. کەواتە ئێمە زۆر زۆرمان ماوە لە حەقیقەتی ئیشەکان و کارەکانی پەروەردگار تێبگەین. اینجا بۆیە ئەمانەیەکێک لە خزمەتی کارێک لە کارەکانی پەروەردگارا بین، ئەویش کاری ترازووە. ئەلمیزان، میزانی دنیانا، میزانی ئاخرەت. بەبێ ئەوەی بچینە سەر بابەتی جیاوازی زانایان ڕایان چۆنە، دەربارچیە دەربارەی ئەو میزانەی، ئایا میزانێکی ترازویەکی مادیە یاخود ترازویەکی معنەویە. ئەمەوێ هەڵەیەک کە لە بیری زۆرمانە هەیە، بەڕاستی دیدێکی هەڵەیە قورئان بۆمان ڕاست دەکات، وەکو زانانی کەسانی وەکو ئیمامی ڕازی، ئیمامی شەوکانی و زۆر لە مفەسیرەکان ڕاستیان کردوێتەوە. ئەفەرموون یەک ترازو نییە، یەک ترازو نییە. سەیرەکەی ئاەتەکان باسی ترازویەکمان بۆ ناکە، باسی چەنەها ترازومان بۆکە. ئەفەرمێ فەئەمما مەن ثەقولەت مەوازینوه، کەسێکە بەڵام مەوازینی هەیە، وأما من خفت موازينه أوي دي كان فأولئك هم المفلحون، أمي دي كان فأولئك الذين خسروا أنفسهم بما كانوا يظلمون. كواتا بو هر مروفك چنها اگر بڵێ هەزارەها مەلایین ملیارەها ترازوی هەیە هەڵەت نەکردووە. بۆ چونکە ئێمە ترازوی ئێمە لە دنیادا چەند ترازویەکمان هەیە. ئەو ترازوی کە میوەی پێکێشی جیاوازە لەگەڵ ئەو ترازوی کە زێڕی پێکێشی. ئەو ترازوی زێڕی پێکێشی جیاوازە لەگەڵ ئەو ترازوی کە چەندها تەن بەیەکەوە ترێلەیەکەیە، ئەو ترازوی جیاوازە. ئەو ترازوی کە فشاری خوێنی پێکێشی جیاوازە لە ترازوەکانی دیکە. هەر ئەوە نازانین چەند ترازویەکی دیکە هەیە، بەڵام ترازوی پەروەردگار ترازوی قستە. ترازوی چییە؟ قستە، ڕەچاوی هەموو واقعێکی تۆکە. دی ئیمانداریت ئێستا وەکو دوێنێ نییە. خوای گەورە ئەمڕۆ محاسەبەت ناکا وەکو دوێنێت. لە کاتی کۆچکردن تا سەفەر تا محاسەبەت ناکا وەکو ئەوەی لە کاتەکە لە ماڵی خۆت دای.
بۆیە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام لە قورئانە لە فەرموودە شیرینەکانیە جیاوازی کردووە لە نێوان حاڵەتەکاندا کەسەکاندا ژینگەکانتە ئەوە تا بۆ خێزانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە فەرمێ لەستونە کەئەحەدٍ من النساء إن اتقیتن ئەفەرمی ئێوە جیاوازن بۆیە خێزانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەگەر چاکەیان هەبێ چاکەیان دوو بەرامبەرە ئەگەر گوناهیش بکەن یضاعف لها العذاب ضعفین سزایان دوو ئەوەندەیە مامۆستایەکی ئاینی ئەگەر زینا بکا وەکو کەسێکی گەنجێکی لاوی نییە عوامێک نییە کاتێ زیناکە مامۆستایەکیانی کاتێ درۆکا وەکو خەڵکە کاتێ درۆ بکە ئەم گوناهی زیاترە نەزەرەکە گوناهی زیاترە بۆیە لە کاتێکا تۆ لە هەولێردای کەش و هەوایەکی باوەڕداری هەیە کاتێ خۆتە پارێزی لە زینا چاکەیەکی زۆر زۆر وەرگرتووە لای پەروەردگار بەڵام بزانە ئەو چاکەی کە تۆ بەدەستی ئێنی وەکو چاکەی کەسێک نییە لە هەندەران لە غەریبایەتیە کەس نییە شەرمی لێ بکە تەنها خوا ئاگادارە ئەو کەسە ئەبینێ زۆر بەلایەن و ئاساییە چۆن ئاوە خواتەوە زینا بکە کەچی خۆی ئەپارێزێ ئەوە پاداشی زۆر 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 گەورەتە تا ئەو گەنجەی کە لە هەولێرا خۆی ئەپارێزێ بۆیە ئەو گەنجەی کە لەوێ زینا بکە گوناهی هەیە بەڵام گوناهەکەی ناگاتە ئاستێک کە لە تۆ لێ هەولێرا زینا بکەی واضحە اینجا بۆ نمونە جێگەکانی حتا عیبادەت لە مزگەوتە جیاوازە لە چیە لە ماڵی خۆتدا عیبادەت لە ماڵی خوادا کە یعنی بەیت الله الحرام کەعبەی مشرفە خوای گەورە زیارەتیمان پێ ببەخشێ بە هەمومان پێمان خەڵاتکە لەم شەو پیرۆزدا بۆمان بنووسێ یا رب العالمین ئەو جیاوازە لەگەڵ جێگەکانی دیکەدا ئەوە تا عیبادەت نوێژ لە مزگەوتی المەسجد الحرامە 100,000 نوێژە لە مزگەوتەکانی دیکەدا بەڵام باشە ئەگەر لە ماڵی خۆتا بیکەی ئەوە زۆر زۆر زیاتریشە ئەگەر گوناهێ لە بەیت الحرامە بیکەی زۆر گەورەترە زۆر گەورەترە بۆیە پێغەمبەری نازدارمان ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ سێ کەسن ثلاثة لا ينظر الله إليهم ولا يزكيهم ولا يكلمهم ولهم عذاب أليم أفرمي شي الإمام الكذاب سبحان الله خلق درو گوناهێکی گەورەیە بەڵام کاتێ سەرۆکی وڵاتە دەسەڵاتدارێکی گەورەیە درۆکە ئەو کاتە گوناهەکەی زیاترە بەرپرسیەکە گوناهەکەی زیاترە والشەیخ الزانی گەنجێک لاوێک زیناکە جیاوازە لەگەڵ پیرێکە پیرێکە خێزانی خۆی هەیە کەچی ئەڕواهە نابا بۆ زینا گوناهەکەی گەورەترە والشەیخ الزانی والعائل المستكبر کابرایکی دەوڵەمەند شانازی بەسەرۆت و سامانیەکە ئەوە گوناهە بەڵام کابرایکی هەژاری نەدار وەکو کردەواری گەڵێ کێش لە گیرفانیا سەوزە لە خانمەڵێ ئاخر چی هەیە شانازی بە خۆی بکات و خۆی بە گەورە بزانێ بەسەر و خەڵکەیە بۆیە گوناهەکەی چییە گوناهەکەی گەورەترە پێغەمبەری نازداریشمان عەلەیهی السەڵات وەسەلام ڕەچاوی ئەمەی کردووە کاتێ پرسیاری لێ کراوە کەسێک هاتووەتە خزمەتی فەرموویەتی ئەی الأعمال أفضل فەرموویەتی الجهاد في سبيل الله کەسێکی دیکە هاتووە هەمان پرسیاری لێ کردووە ئەی الأعمال أفضل فەرموویەتی بر الوالدين کەسێکی دیکە هاتووە هەمان پرسیاری لێ کردووە فەرموویەتی الصلاة لوقتها لەبەر چی لەبەرەوەی چاکترین کار بۆ ئەو کەسەی کە ترسنۆکە جیهادە ئەتوانێت شەو نوێژ بکە مشکلەی نییە لەگەڵ باوکو دایکە باشە عیبادەت و نوێژی لە کاتی خۆیانیکە مشکلەی نییە بەڵام کاتی ناوی جیهاد دەبێت ترسنۆکە چاکترین کردەوە میزانەکە جیاواز بوو ترازوەکە جیاواز بوو بۆ ئەو چاکترین کردەوە گیانە بەڵام کەسێک لە جیهادا ئازایە و شەو نوێژ دەکات و لەگەڵ باوکە خراپە لەگەڵ دایکە خراپە چاکترین کردەوە بۆ ئەو چییە ئەوەیە لەگەڵ باوکو دایکە چاک بێ باوکو دایکە چاک بێ بۆیە ئەم بابەتە و ڕوژێن چونکە بەڕاستی ئێستا مانگی ڕەمەزانە مانگی بازرگانیە لەگەڵ پەروەردگارە پەروەردگاریش پێمانە فەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله تا نهاية آيتك أما مانگی پێشبڕکێ جیاوازی شێ لە نێوان مسابقە لەگەڵ مسارعەیە مسابقە پێشبڕکێ بەڵام مەرجیە بە خێرایی بێ کەروێشکێک لەگەڵ کیسەڵەکە پێشبڕکێ بکات پێویستی بە خێرایی نییە ئەگەر چەند مراوی بە یەکەوە پێشبڕکێ بکەن پێویستیان بە خێرایی نییە زۆر باشە ئەمە مسابقەیە بەڵام مسارعە کە گەورەترە لە مسابقە
ئەمان بۆ متەقین داراوە ئەویان دیکە بۆچی دانراوە بۆ للذین آمنوا بالله ورسوله باشە ئەوەی بەڕوایی بەخوا و پێغەمبەر هەیە بەڵام ئەمی دیکان مسارعەیە بێ بگەیتە ئاست و پلەی تەقوا متەقی بەدەستبێنی ئەو کاتەیە فەرمێ وەسارع و سارعەیە بێ بە خێرایی پێشبڕکێ بکەیت کەواتە لەگەڵ تەماڵەکانە نا لەگەڵ ئەوانەی بە خێرایی ئەڕۆن لە هەنگاونان بەرەو پەروەردگار بەرەو خوای گەورە عروجەکەن بەرەو ئاسمان ئەوانە بە خێراییە بێ پێشبڕکیان لەگەڵا بکەی زۆر بەداخەوە بینین لە دنیادا پێشبڕکێ زۆر جیاوازی هەیە لەگەڵ پەیامی خوادا پێشبڕکی هەیە لە تەلەڤیزیۆنەکانە لە کەناڵەکانە زۆر جارە بینی ئەڵێ پێشبڕکەی درێژترین سمێڵ کابرایەکی هەندی 2 مەتر و 40 سانتیمەتر سمێڵی درێژە کابرایەکی دیکە دەرکەوت 4 مەتر سمێڵی درێژە دڵی خۆشە چەند کاتژمێر ڕۆژانێت تەرخانی کردو بۆ ئەوەی خزمەتی بکە خزمەتی پاکێکاتەوە ئەی شوا دائێنێ لولیەکە ئەی پارێزێ ئەمە چییە وەڵی بەس لەبەرەوەی خەڵاتی درێژترین سمێڵ خەڵاتی کێ زیاتر لە هەمویان زیاتر پێکەنی کێ زیاتر ئەخوا کێ زیاتر لە هەمویان جوانترە باشە جوانی چییە خوای گەورە بە تۆی بەخشیوە خەڵاتی کردووە هی ئەوەیە شانازی بکەی بەسەر خەڵکی دیکە کە خەڵکی دیکە هەر خوای گەورە ئەوانیشی دروست کردووە بەلای تۆ ناشرینە ئەوە بە پێوەری ئێمە ئەمە جوانە و ئەوە ناشرینە چەنەها مەلیکەت جەمال ئەچنە دۆزەخەوە بەڵام چەنەها پیرەژنێکی دەموچاو چرچ و لۆچ پێشبڕکێ ئەکەن لەگەڵ پێغەمبەرە ئەیانەوێ پێشی پێغەمبەر بدەنەوە عەلەیهی السەڵات وەسەلام بۆ چوونە ناو بەهەشت ئەوە تا پێغەمبەری نازدارمان سەڵاواتی لەسەر بن اللهم صل على سيدنا محمد ئەفەرمێ کاتی ئەمەوێ بچمە بەهەشتەوە سێرەکەم پیرەژنێکی دەموچاو چرچ و لۆچ شان ئەدا لە شانم ئەیوێ پێشم بکەوێت ئەڵێم باشە من ئەنتی یا ئەمەت الله باشە تۆ کێی ئەتەوێ پێشی من بکەوێ سێرکەم پیرەژنێکە کاتی خۆی گەنج بووە بە گەنجەتی مێردەکەی ماڵاوەی لێ کردووە و مردووە وەفاتی کردووە چەند مناڵێکی بۆ بەجێهێشتووە لەبەر ئەوەی ئەم مناڵانە نەفەوتێن شووی نەکردوێتەوە وازی لە مکیاج و خۆڕازاندنە و شوکردنەوەی هێناوە لەبەر خاتری مستەقبەلی مناڵەکانی پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە تا پیرەژنێکە دەموچاوی چرچ و لۆچە پێشبڕکێ لەگەڵ پێغەمبەری نازدارەکە عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەری نازدارەکە عەلەیهی السەڵات وەسەلام اینجا ئەم مانگە مانگی پێشبڕکێی خێراتە بە تایبەتی دەستی دەستدرێژکردن بۆ خەڵکی بەڵام دەستدرێژکردنی زوڵم نا دەستی یارمەتی درێژ بکەی بۆ ئەو خەڵکە یارمەتیان بەی لە کاتی خۆشیە یارمەتی خەڵکی بەی باشە بەڵام لە کاتێکە خەڵک لە برسێتیایە خەڵک لە ناڕەحەتیایە خەڵک وەزعی خراپە دڵی تەنگە دڵی ناخۆشە یارمەتیان بەی خێرەکە زۆر زۆر گەورەترە بۆیە فەرمێ فەلەقتەحەمە العەقەبە وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة أمايا لكاتك روجي برسيتية أما ماني خير وبركة بوي بيجبركي بكي لقل خلقي ديكا أزاني بيجبركي چون أبي هر كاتي زانيت مالكي هجار هيا دڵت تەنگ بێ کاتێ ببینی دەوڵەمەندێک پێشی تۆ یاوەتەوە ڕۆژۆ یارمەتی یاوە هەر کاتێ کەسێ پێویستی بە یارمەتی بوو هاتە لای جەنابتان تۆ ئەزانی ڕاستەکە نەک ئەوانەی کە فێڵ لە خەڵکیەکەن ئەزانی ڕاستەکە کۆمەڵێ خەڵکن کاتێکیان خێرا دەسەکە بە گیرفانیە تۆڵە ئەلحەمدوللیلا ئەو یارمەتی یاوە لە کۆڵی من بووە نا پێت ناخۆش بێ نەک پێت ناخۆش بێ کە ئەو تووشی چاکە بووە پێ ناخۆش بێ کە تۆ ئەو خێرە لە کیس چوو ئەو خێرە لە کیس چوو ئەوەی پێشبڕکێ ئەوەی پێشبڕکێ بۆیە بەڕاستی خوا دوورمان بخاتەوە ئەوانەی لە کاتی خۆشی و ناخۆشیە خوایان یعنی ئاگادارن کە خوای گەورە بەسەریانەوەیە و ئاگاداری خەڵکین یارمەتیەدەن خوای گەورە لە تەنگ و چەڵەمە و ناخۆشی و نەهامەت و نەکبەتیە یارمەتیان ئەدا بۆیە بەڕاستی کاتێ سەری مێژووەکەین هەژاری و نەداری ڕووی کردووە ئەو خەڵکەیە بۆ نمونە ئیمامی مەقریزی ڕەحمەتی خوای لێبێ کتێبێکیە تایبەت بە برسێتی لە مێژوودا تایبەت بە برسێتی لە مێژوودا باسی زمانی المستنصر بالله المستنصر بالله ئەڵێ برسێتی وا بڵاو بوو بۆیەوە هەژاری وا بڵاو بوو بۆیەوە ئەڵێ جەنابی خەلیفە ئەوە خەلیفەیە ئەڵێ خێزانەکانی جاریەکان کە لە ماڵیا بوو نە خێزانی خۆی ئەو جاریانەی کە خزمەتیانەکردن هەر هەمووی ئازاد کردن چونکە خواردنی نەبوو بیاناتێ تەسەووڕەکەی خەلیفە ئەڵێ خەڵکی دەستیان کرد بە مردوو خواردن یان خواردن کەسێک مردووی ئەناشت سێرەکەن
بۆ بەیانی ئەڕۆی سەرەکە لە گۆڕ دەریان هێناوە هەر ئەو شەوە چوونەتە گیانی خواردویان ئەڵێ ئەوە وازیان لێ هێنا سەرەکەن مردوو نەما بەڵام هەر برسیانە ئەو کاتە ئەڕۆشتن مناڵیان ئەرفان و مناڵەکەیان سەرە بڕی و ئەیان خوارد ئیمامی زەهەبی ئەیگێڕێتەوە لە کەسێکەوە بە ناوی الموفق عەبدولەتیف ئیمامی زەهەبی لە کتێبی تاریخ الئیسلامە ئەیگێڕێتەوە ئەڵێ ڕۆشتین پیاوێکمان بینی لەگەڵ ژنەکەیان سێرەکەن مناڵێکیان خستە سەر ئاگر وەکو چۆن کەباب ئەخەیتە سەر ئاگر چۆن تکە ئەخەیتە سەر ئاگر ئاوا مناڵێکیان خستە سەر ئاگر دوایی دەرکەوتە بە مناڵی خۆیان نەعوذ بالله گەیشتۆتە ئەو ڕادەیە لە بەرسێتیە ئەڵێ بۆیە ئەو کاتە خەلیفە بڕیاریدا ئەو دوو زەلامە بسووتێنرێن هەر بە زیندوو سووتانیان ئەڵێ جارێکیان وەزیر جەنابی وەزیر سواری هێسرێ بووە ئەوێ بڕواتە لای جەنابی خەلیفە لە ڕێگە خەڵک ڕێیان لێگرت جەنابی وەزیریان دا بەزان و هێسرەکان هەر لێیە سەر بڕی و خواردیان ئەڵێ جەنابی وەزیریش تووڕە بوو ئەو کەسەی جەماعەتەی لە سێدارەدا هەر ئەوەندە لە سێدارەیدان خەڵکی پەلیەماری ئەو کەسانەیان یەکە بە یەکەیان خواردن بەبێ برژاندن بەبێ سوورەوکردنەوە بەبێ لێنان هەر بە کاڵی خواردیان خوا پەنامان با ئێستا لەم سەردەمەی کە ئێمە لە مزگەوتێک لە ماڵک لە ماڵەکانی خوا بە ئارامی بە ئاسایش بەسکی تێر هاتوونی گوێ لە وتارە گرین گوێ لە جەنابی مامۆسای بەڕێز و خۆشەویست و گەورە و نازارمان ئەگرین ئەو کاتەیە ئەبێ بزانێ ئەلەم کاتەدا خەڵکی ئاواژی ێسە خەڵکی ێسە برسیەتی ێسە لەو جێگانەی کە لە سووریا لە فەلوجە لە چەندها جێگا ئێستا خەڵک هیچ نییە بیخوا لە ماوەیە لەمەوە پێش بڵاو بوویەوە کە چەندها جێگە لە سووریا خەڵک هەنان بردووە بۆ پشی لە خواردن بۆی ئێمە لە نیعمەتێکی زۆر گەوران یارمەتی خەڵک بن خوای گەورە کاتێ باسی ئەم میزانەمان بۆ کا بزانن چەند جیاوازی هەیە با نمونەیەکتان بۆ بگێڕمەوە لە جیاوازی ترازوی خوا لەگەڵ ترازوی بەشەرە جەنابەت قوتابی لە کۆلیژی پزیشکیە ئەندازاریە کۆلیژی شەریعەیە زمانە هەر کۆلیژێکی دیکەیە کاتێک کار تۆرەگری کار دەکە 10 بابەتت هەیە 9 بابەتت هەیە 8یان لەو 9ە یاخود 9یان لەو 10ە سەدت هێناوە نایبت هێناوە نایبی باڵا سەدت هێناوە کەچی لە یەکێکیانە کەوتووی پێتەوترێ دەرچوویان کەوتووی سەری خراپترین کارەکەی سەری خراپترین کردەوە ئەەکەین سەری خراپترین نمرە ئەەکەین لە ڕێگەی خراپترین نمرەوە تۆ هەڵەسەنگێنین بۆیە ئەچیتە خولی دووەم لە خولی دووەمە دەرنەچووی تەواو ئەبێ بڕۆیتەوە بۆ ماڵی خۆت ساڵێکی دیکە لە هەمان قۆناغدا خوێنی ساڵی دیکەش لەو قۆناغا ئەلەو مادەیە دەرنەچووی تەواو ئەبێ کۆلیژ بەجێ بێڵی کەواتە ترازوی مرۆڤ سەری خراپترین کردەوەکە یاسا پێتناڵێ وەرەکاکە با لەبەر ئەوەی کە لەگەڵ دراوسێ تا باشی با خەڵات بکەین لەگەڵ باوکودایک تا باشی با خەڵات بکەین لەگەڵ خێزان تا باشی چەنەها کەسمانە لەگەڵ خێزانیا باشە کەس خەڵاتی ناکە سواسیشی ناکە بەڵام کەسێ لەگەڵ خێزانیا خراپە ێستەر دادگاییە کری لەسەر لەگەڵ دراوسێ خراپە دادگاییە کرد کەواتە یاسا سەیری چیەکە سەیری خراپەکانەکە سەیری چاکە ناکە کە سەیری چاکەشی کرد سەیری خراپەیەکەکە ئەگەر خراپەیەکە بوو چاکان ئەسڕێتەوە بەڵام سەیری پەروەردگار بکەن سەیرەکە نەفەرمێکی ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون الله أكبر لسونجي أم آياتوا زانانا أفرمون با لهمو كردوي كاتو كردوي تاكا هبي با كمي شون يوجه هبي با كمي الروجي سنة هبي عبادات لهجيكا هي تابا بشكيكت هبي بەڵام خۆت پسپۆرکە لە عیبادەتێکیانە با پسپۆر بی لە عیبادەتێکیانە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە خوای گەورە ئەفەرمێ وەسیق الذین اتقوا ربهم إلى الجنة چیە ئاەتەکە تەواویکەن؟ زمرەیانی چی؟ یعنی گروپ کۆمەڵ گروپ ڕۆژی قیامەت لێن گروپی شەونوێژان بەیەکەوە الله ئەکبەر گروپی صدیقان بەیەکەوە چەند خۆشە تۆ پلەی صدیقیت وەرگرتووە سێرەکەی کێ لە پێشتەوەیە
سركن أبو بكر صديق لقلطايا الله أكبر. جروبي شهداء شهيد سركن حمزة لقلطايا. جروبي جنجان لخواترسان سركن لقل شياي لقل حسن وحسين سيدا شباب أهل الجنة. حمو جروبيك سركن يك سيدي بودان راوا كتشي جنجكان دو سيديان بودان راوا سيدا شباب أهل الجنة الحسن والحسين. روج قيامت آوا بانكري جروب بانكري جابوا يزانانا فرمون لسونجي أو آتيك فرمي ولنجزينهم مجرهم بأحسن ما كانوا يعملون. خواي جورا سري شاكترين كردوتك صد كردوته كردويشان نوتو نوتينا ولا صد كردوكاني ديكا هي دي بانزيه بيسا بنجاية شصا. خواي جور لبر خاطري أو كردوتاكات كارتكت همي بنوتو نوبو حسابك همي بنوتو نوبو حسابك راز بدغ الخوادا توبك لو كردواني كجناهن أما باسي كردوتاكا كان كين باسي كردوتاكا كان كين بلام كردوي خرابي جاري وايا كردوي خرابيك يك كردويكي خراب تمنت هر همو بوچالكاته ولا كردوي چاكيش بي بزانن ترازوكا چند جیاواز بو. ظلمي ساعة وقتك ساعة لزماني عربية بيلي ساعة يعني چي كاتك زور كم ظلمي ساعتك عبادتي 6 ساڵ و زياتر بوچالكاته بتايبتي ظلمي دا صلاة داران عدالتي دا صلاة داران گوناهی 6 ساڵ زیاتر پوچەڵەکاتەوە. چۆن تۆ تەسەورەکەی سەرۆکی وڵاتێکە قەڵەمێکی بەدەسەوەیە سەرۆکی وڵاتە بڕیار بەدەستێتی قەڵەمێکی بەدەسەوەیە یەک واژووەکە ئەها چەندێکی پێچوو چرکەیەکی پێچوو بەو واژووە هەزارەها کەس لە سێدارە ئەدرێن بەو واژووە ماڵی هەزارەها کەس وێرانەکرێ هەزارەها کەس ئەخرێتە زیندانەوە هەزارەها کەس يعني ئافرەت لاقە ئەکرێ اغتصاب ئەکرێ هەر بەواژوویەکی جاری وایە هەزارەها کەسی بێتاوان لە زیندانە ئێنتە دەرەوە هەزارەها کەس کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە عەفویانەکە هەزارەها کەس مەزلوومن مافیان بۆ ئەسەنێ بزانە ئەمە ظلم ساعة وعدل ساعة بۆیە داوا ئەکەین لە خوای گەورە لە پەروەردگار ترازوكان من قشتيان بركا يا رب العالمين. اللهم ثقل موازيننا اللهم ثقل موازيننا اللهم ثقل موازيننا اللهم اسعدنا في الدنيا والآخرة اللهم اسعدنا في الدنيا والآخرة اللهم اكرمنا واكرم بنا اللهم اهدنا واهد بنا. خواي أملا تمن كردستاني عزيز من أودان تركي يا رب العالمين. خواي أوسر باز جنگا ورانيك برقري لجين ودين ما نكن يا ربي سريان خيب سرها مظالمك يا رب العالمين. آمين آمين والحمد لله رب العالمين.